گلشن یک خاری مغیلانت نادم به هزار گلشن یک خاری مغیلانت. من پێم وایە بە لە شولاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دێتە خوارەوە لە سەریەوە و لە زوڵفیە و لە دەموچاویەوە و لە برۆیەوە و چونکە بابەتەکە و بابەتانەیە و زۆریش خۆشە. ئەفەرمی ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبستانت، ئەی کەسێک کە بەقەی مەیانی سەد بەهەشت خۆشە دەشتی عەرەبستانی تۆ. دەشتی عەرەبستان بەو وشک و برنگیە کە هەیە، بەڵام ئەڵێ لە سەد بەهەشت لای من خۆشترە. نادەم بە هەزار گوڵشەن یەک خاری مغەیلانت. مغەیلان درەختێکی درگدارە، نالیش لە شعرێکە هەر لە وەسفی پێغەمبەر ئەڵێ سەروبانی چی مغەیلانی سەرومێ زەردڕێنی سۆفیە یعنی ئەمە جێی محریمانی مەحرەمی سەر ڕوت و عوریانە. جا مغەیلان دارێکی درەختێکی خۆشی جوانی ژنیە و دڕکاویە و ئەم درەختانی کوردستانە هەر کامێکیان بڵێ 100 جار لەو جوانترن، بەڵام ئەفەرمێ نادەم بە هەزار گوڵشەن یەک خاری مغەیلانت. خاری عنی درک، یعنی بە هەزار گوڵزاری نادەم یەک درک لە درکەکانی مغەیلانی ڕێگای عەرەبستان و ئەو شوێنەی کە جەنابتی تایە. ئەکرێ ئەم بابەتە نوعمان عەرەبیەکەی پێڵنە شەقایق و نوعمان گوڵێکی سوورە لە ناویە داخێکە یانە شتێکی ڕەش هەیە. ئەوە زۆر لە ئەدەبیاتە هاتووە. لە وڵاتی ئێمەشە بەلایەوە هینێکیانە خوێندەوە خەڵک مناڵ و شت ئەیانود گری حەسەن و حسەین شەهید بوون لە دەشتی کەربەلا و فرمێز گەڕژایە ناو چاوی، یعنی ئەو هینەوا بوو. ئەو لالەیە لە وڵاتی ئێمە هەروە شتەکانی بەلاوە خوێند و ناوچاوی تەڕە بوو. ئیتر چۆنە خوای زانێ. ئەفەرمێ بۆ لالەی نوعمانت داغدارە دڵ و جەرگم. بۆڵێ داغدار چونکە ئەو لالەی نوعمانەمە بەستی پێی ڕووی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم لە سووری و جوانیە وەکو لالەی وەکو شەقایق نوعمان واتانێ، ئەویش ناوەکەی داخێکی پێوەیە ئەڵێ دڵ و جەرگی من بۆ ئەو لالەی نوعمانی تۆ داغدارە. داغدارە دڵ و جەرگم بۆ لالەی نوعمانت، دڵ و جەرگی من بۆ لالەی نوعمانی تۆ داغدارە. جام ئەمە لە ئەدەبیاتی کوردیا زۆر کەم هەیە. لە نیوە شعری یەکەم هەڵگێڕیتۆ بێ بەوە نێو شعری دووهەم. لە ئەدەبیاتی فارسیا زۆرە. یەکێکیش بە قانیعی شاعری لای ئەمە ئەڵێت، ئەڵێ ئێوە کەی شاعرن، شاعری کوردی شاعری فارسەکان ئەڵێ شعرێک ئەڵێ لە نیوە شعری یەکەم هەڵەگێڕێتەوە بێ بە نیوە شعری دووهەم. ئەویشە فەرمی کورە ئێمە کورد و هەژارین بۆ یەکانێ خەڵک ناماناسە. ئەیگینا منیش ئەزانم ئەتوانم بڵێم کۆتەرەی قەسابەکان گۆشتی لەسەر لەت ئەکەن، گۆشتی لەسەر لەت ئەکەن کۆتەرەی قەسابەکان. جام هونەرەی زۆر بەکارهێناوە لەم پارچە شعرە. حیربا ئەڵێ باڵندەیەکی وەک ڕۆژگارپەرست هەر بە دەوری ڕۆژ ئاسوڕێتەوە. باڵندەیەکە حەزی لە خۆرە، هەمیشە ڕووە کاتە خۆر. ئەمە ئەوێ بە دەموچاوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵخوێنێ و تەشبیهی بکا بە خۆرەوە و خۆی بکا بە حیربا. ئەڵێ بێ پرتەوی ڕوخسارت تاریکە دڵی حیربا،
دڵی من کە وەکو حیرباواتانەیە ئەگەر شەوقی ڕوخساری وەکو ڕۆژی تۆیتیان نەبێ ئیتر تاریکە بەم زەڕڕەیە بنوێنە خورشید درەخشانت. خورشید درەخشانی خۆری پرشەدەر زەڕڕەیش لە ئیستلاحی قەدیمە وەختی خۆر هەیەتە ناو ماڵ وردە وردەشتی وردی تایە ئاوە پێڵێن زەڕات. ئەو زەڕڕەیە بە بۆنەی خۆرەوە دەرەکەوێ ئەفەرمێ بەم زەڕڕەیە بنوێنە خورشیدی درەخشانت. خۆرە پرشەدارەکەی خۆت بنوێنە بە من تا منیش تۆزێک دەرکەوم بە بۆنەی خۆری پرتەوی خۆری جەنابتەوە. بە باڵای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بەژنی پێغەمبەرە هەڵدەدا ئەڵێ بۆ سەروی خەرامانت وەک قمری ئەناڵێنم وەک قمری ئەناڵێنم بۆ سەروی خەرامانت. ئەوش هونەرەکەیشی تکرار کردووەتەوە. سەر و دیارە هەمومان شتێکی هەر لێزانین لەم شاریشا زۆر هەیە. سەر و درەختێکی سەوزە و کە بە زستانیشە هەر بە سەوزی ئەمێنێتەوە و بە زۆری باڵندەیەکی بەسەرەوە نیشێت پێڵێن قمری. قمریش لای ئێمە وابوو با بۆ یان و قمری خوێندنەکەی ئاەتێکی قورئانە خوێنێتەوە. شتێک گەڵێ تقریبا نزیکە لەوە کە بڵێ وەکو ئاەتێکی قورئان وا بێتانە. ئەڵێ بۆ سەروی چونکە قمری بە زۆری بەسەر سەروە ئەنیشێتەوە. ئەڵێ بۆ سەروی خەرامانت وەک قمری ئەناڵێنم. خەرامانیانی لەنجە و لارکار با جوان بڕوا بەڕێوە. سەر و زۆر جوانە بەڵام خەرامان نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەروێکە کە لەنجەولاری هەیە و ئەڕوا بەڕێدا. ئەڵێ بۆ سەروی خەرامانت وەک قمری ئەناڵێنم وەک قمری ئەناڵێنم بۆ سەروی خەرامانت. ئەم جارە دێ بۆ چاوی عەقڵ و خردی بردووم نەشئەی قەدەحی چاوت پەیوەندی هەوای کردووم تای زولفی پەرێشانت. لەم شعرە هەم چاوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز دەکا هەم زولفی پێغەمبەری خوا. ئەڵێ عەقڵ و خرد هەر معنایەکێکە. عەقڵ و خردی بردووم نەشئەی قەدەحی قەدەح پیاڵەی چاوی تۆ کە مەستە و نەشەی هەیە یانە چاوێکی مەستی جوانت هەیە وەکە لە ئەدەبیاتە زۆر مەشهورە. ئەڵێ عەقڵ و خردی بردووم نەشئەی قەدەحی چاومەستەکانی تۆ کە تەماشای ئینسانەکە ئینسان سەرخۆشە بێ چونکە خۆیشی سەرخۆشە خۆیشی مەستە. عەقڵ و خردی عادەتەنیش مەست ئیتر عەقڵی نامێنێ. ئەڵێ عەقڵ و خردی بردووم نەشئەی قەدەحی چاوت پەیوەندی هەوای کردووم تای زولفی پەرێشانت. تای زولفە بڵاوەکانی تۆ کە بە هەموو لایەکا بڵاویان کردوتۆ بەستومی بە هەوا و عشقی تۆ چونکە زولفەکانی تۆ دڵی عاشقەکانی پێوە بەر بووەتەوە. پەیوەندی هەوای کردووم تای زولفی پەرێشانت. ئەم شعری دوایی باسی ئەبرۆی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم کە تەشبیهی برۆ بە شمشێرۆ لە ئەدەبیاتە زۆر و زەبەنە کراوە. دیارە میحرابی شەیە ئەوەی کە ئیمام تایە وێسێ ئەویش
بازنەیە و تقریبا کەوانیە و تەشبیهی هەر بەرۆی پێوەکرێ محرابی دڵوجانە هێزی دەسی ئیمانە ئاسای خەتیبانە شمشێری خۆراسانت شمشێر چونکە هینەکان مامۆستاکانی قەدیم شمشێرێکیان بەدەستەوە گرت و هەن لە هەندێک شوێنیشا دارێکیان کردبوو بە شمشێر و ئەیانگر بەدەستەوە و لە هەندێک شوێنیشا ئەبوو بە کڵاشینکۆف و تەرتیبات و ئەمانە شمشێری خۆراسان باشترین جۆری شمشێرە و ئێستا تەشبیهی برۆی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێوە کات لەلایەکەوە میحرابی دڵوجانە چونکە لەوێ خەتیبەکان لەوێ ئەوێسن و ئەم جارە هێزی دەسی ئیمانە چونکە دەسی پێ ئەگرن و ئاسایی خەتیبانە شمشێری خۆراسانت لە زۆر شوێنای خوێنەوەڵێن سەد گۆیە لە مەیدانت بەڵام غەڵەتە و سەرگۆیە لە مەیدانەکەت دروستە ئێستا هەر باسی ئەبرۆی پێغەمبەری خوا کاسە لە الله عليه وسلم من گومانێکم هەیە ئەم پارچە شعرە بە دووقۆڵی لەگەڵ خادیما دانرابێ شاعرێکی ترمان هەیە لە کۆیە بە ناوی خادیم ئەفەرمێ بەو قیبلەی ئەبرۆیە ڕۆحگەر لە قەزای کۆیە ڕۆحی من ئەگەر لە قەزای کۆیا بێ و بە قیبلەی برۆی تۆ دڵ خادیمی لای تۆیە دڵی من خزمەت گوزاری لای تۆیە و سەر گۆیە لە مەیدانت سەری من گۆیە لە مەیدانی تۆ ئەلبەتە گۆ شتێکی خڕە وەکو تۆپ و گۆیانی پێکرێ لەم لاو لێ درێت و لەو لاوە لێ درێت و جۆری یاری پێکرێ ئەڵێ خاقانی چین نەک ئەوە خزمەت گوزاری تۆ بێ ئەبێ گسک لێدەری خزمەتکاری بەرقاپەکەی تۆ بێ خاقانە گەسک لێدەر بۆ خادیمی بەرقاپیت ئەو کەسە کە لە بەرقاپی تۆ خزمەت ئەکات ئەبێ خاقان گسک لێدەر بێ بۆ ئەو خوددامە بە ڕۆح قەیسەر بۆ بانگوشی سەربانت بانگوش ئێستا تقریبا نەماوە لە بانی جاران کەسێک ئەبوو ئەیماڵی و پاکیە کردەوە و باگردێنی لێ ئەدا پێیانەوت بانگوش کەسێک کە بانەکە ئەگوشێ و هەوڵەدا کە ئاوەکەی دڵۆپەکەی نێتە خوارەوە ئەڵێ خوددامە بە ڕۆح قەیسەر بۆ بانگوشی سەربانت بە ڕۆح و بەگیانی قەیسەر خزمەت گوزاری ئەو کەسەتانێ کە بانی بانگوشەکەی بانەکەی تۆ ئەماڵێت و پاکێکاتەوە ئیتر بەڕاستی سۆزەکە لێرە دەرەکەوێت ئەڵێ من ڕۆژە لە ڕۆژانە بم بە قوربانی تۆ کە بووم بە قوربانیت مشکلە بەبێ ئیمانی بڕۆم تۆ ئاگای لە ئیمانم بێ ئەی سەیدی مەخلوقات ئاگات لە ئیمانی بێ ئەو ساتە کە بوو قوربان ئەم عەبدە بە قوربانت ئەڵێ ئەو کاتەی کە ئەم عەبدە بوو بە قوربانی تۆ لەو کاتە تۆ گەورەی مەخلوقاتی و ئاگای لە ئیمانی بێ بەبێ ئیمانی دنیا بەجێ نێڵێ دستی من دامانه
بەڕاستی زۆر بەقوتە ئەڵێ تۆ بازێکی بە سیدرەوە ئەنیشیتەوە کە شوێنێکی زۆر بەرزە کە مەلائیکە بە حاڵە ئەگەنە ئەوێ و لەوە ژوورتر ناتوانن سەرکەون تۆ بازێکی لە سیدرا ئەنیشیتەوە بەو بەرزاییەوە صاحێبی سەدی عجازی خاوەنی سەدان کاری دەراسایت پێغەممەری ممتازی پێغەممەرێکی هەڵبژاردەیت و دەستی من و دامانە دەستم بە داوێنت دەست بە داوێنگرتن ئەوترەوە کەسێک لە کەسێک گەپارڕێتەوە ئەڵێت دەستی من و داوێنە بە قوربانم فریام کەوە لە دواییە پیا هەڵخوێندنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو قورئان دائەنێ قورئانیش ئەبێ ختم کرێ ئەڵێ ئایا نەعت و پیا هەڵخوێندنی تۆ کەس ئەتوانێ ختمی بکە نەوەڵا نە من ئەتوانم و نە حەسانیش ئەتوانێ قورئانی نوعوتی تۆ ختمی بە بەشەر نایە قورئانی پیا هەڵخوێندنەکەی تۆ بەشەر ناتوانێ کۆتایی پێبێنێ بێخود چییە یا حەسان من و لەولاوە حەسان لە خزمەتی تۆ و بێخودی کوردیش کە ئەوش حەسانێکی کووردە ئێمە چین جیبریل لە سەناخوانت حەزەتی جیبریل بەو گەورەی و عەزەمەتە و بە ناوی خواوە پێدەفەرمێ و ئینەکە لەعەلا خولوق عەظیم